ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوێکی سربەخۆی خۆبەخشی قازانجنەویستە لە هەرێمی کوردستان کار دەکات بۆ پاراستنی ژینگەی سروشتی و پێکهاتەکانێ لە ڕێگەی وشیارکردنەوە و داکۆکیکردنەوە هەر بۆیە لە ژێر دروشمی مافی سەرەتایی خۆمانە خاوەنی ژینگەیەکی تەندروست بین گردبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم نووسینگەی سلەیمانی پەرلەمانی کوردستاندا ڕێخست و چەند پێشنیارێکیان لە یادداشتێکدا لە پێناو پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستاندا پێشکەش کرد. ئەو یادداشەی کە پێشکەشمان کردووە کە لەم کابینەیەدا هەوڵ بدرێ ئەو جارێکی تر ئەو سنووقی ژینگە تەفعیل بکرێتەوانێ ئەو پارەیە ئێمە بتوانین سوودی لێوەرگرین بۆ سەوزاییکردنی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە یەکەی چارەسەرکردنی ئاوەڕۆ ئەو کێشە ژینگەیانەی هەمانە بۆ نمونە لەسەر ئاوی زەریاچەی دووکان و دەربەنی خان گرینگە کە یەکەی چارەسەرکردنی ئاوەڕۆ دابنرێ بۆ قەدەغەکردن لە پیسبوونی ئاوی سەرچاوەکان. ئێمە بەڵێنیان پێدەین کەشەشیان بۆ ڕەخسێنین کە لەگەڵ لیژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستانە دانیشتن بکەن و ئەو سەرنج و تێبینیانە لە ناو با بڵێن ئەگەر بێت و هەمواری یاساکە کرایەوە هەمووی جێ بکرێتەوە بۆ ئەوەی سەرنجام بە قازانجی ژینگەی هەرێمی کوردستان تەواو بێت. کێشە ژینگەیەکان لە جیهاندا بەهۆی هۆکار و چالاکی مرۆییەوە ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵچووندایە تا ئەو ڕادەی کاریگەری مەترسیداری لەسەر داهاتووی هەسارەی زەوی بەگشتی و شێواندنی ژینگەی بەڕوونی دروست کردو و بێگومان ژینگەی هەرێمی کوردستانیش لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ئێستاشدا بێبەرینە لەم دەرەنجامە ترسناک و نەرێنیانە جاچ لەسەر ئاستی ژینگەیی بێت بەگشتی یان لەسەر ئاستی سامان و دەرامەتە سروشتیەکان بێت بەتایبەتی هەر بۆیە بەتەنگەوە هاتن و چارەسەرکردنی ئەم کێشانە ژینگەیەکی تەندروست و گەشێکی گونجاو بۆ هەر هاوڵاتیەک فراهەم دەکات. هێوی هیوا کوردستان تیڤی سلێمانی.